هۆڵی گرتبوونەوەکانی کۆنگرێسی ئەمریکا و ئاپۆرای ئێرانەکانی تاراوگا پەرۆشی پێشوازی ئەو کۆنگرێسمانانەی کارنامەیەکیان لە بەرژەوەندی خەڵکی ئێران بەرز کردوێتەوە تاوەکو کاریگەری بکەنە سەر هەڵوێستی سیاسی وڵاتە زرهێزەکە. ئەو کارنامەیە 225 ئەندامی کۆنگرێس واژۆیان کردووە. خەڵک بەوەی ئێوە دەیکەن خۆشاوە. ئومێد دەکەم ئەوەی ئێمەش لە کۆنگرێس دەستمان داوە تێهانی خەڵک بدات. ئەمریکا لە پشت ئێرانێکی ئازاد و دموکرات و بێچەکی ئەتۆمی دەوەستێت. شاید سەرۆکی داهاتوو ژن بێت. ئەمە کاتی شۆڕشە. ئەو کاتە بە نرخەیە کە ئەمریکا و جیهان لێتان دەڕوانن. هەموو لەگەڵتانن. مردن بۆ دیکتاتۆریەت گەرشا بێت یان سەرکردەکانی. بەهای ئەوەی ئێستا ڕوو دەدات هەرچێک بێت یان هەرچی کاتی بوێ هەر جێیەکی بوێت بۆ داهاتووی ئێران. با ئێران وەربگرینەوە و بیجێڕینەوە بۆ ناو کۆمەڵگای نێودەوڵەتی. لەم هۆڵەی کۆنگرێس و جۆش و خۆشی ئێرانیەکان لەولا شەو ڕیزبەندی ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا و تاردانیان ڕەنگە هاوڵاتیەکی ئاسایی خەڵکی ئێران بپرسێت کۆبوونەوەی ئەندامانی کۆنگرێس لەمەڕ ئەو کارنامەیە سوودی بۆ ئەو چ دەبێت؟ ئەمڕۆ لە کۆنگرسی ئەمریکا 225 ئەندام کە دەکاتە زۆرینەی ئەنجومەنەکە کارنامەیەکیان بەرز کردووەتەوە بۆ زیاتر پاراستنی خەڵکی ئێران و بۆ هاتنەکایەی ئێرانێکی کۆماری و سێکۆلار و ئازاد و بێچەکی ئەتۆمی. هەروەها لەو کارنامەیەدا هاتووە کە ئەوە مافی خەڵکەکە بیانەوێ ڕژیمەکەیان بڕوخێنن لە ڕووی سیاسیشەوە. ئەو کارنامەی کۆنگرس زۆر گرنگە. ئەو کارنامەی کۆنگرسی ئەمریکا شتێکی زۆر گرنگە. ئەمە پەیامێکە نەک تەنها بۆ خەڵکی ئێران بەڵکو بۆ ڕژیمی ئێرانیش. لەم کۆڕ و کۆربەندەی نێو کۆنگرێسیش نوێنەری تەکساس هاوخەمی کچان و کوڕانی گەنجە کە چاو نەترسانە خۆپیشاندان دەکەن و پێشان دەڵێت ئێوە تەنها نین. بۆ قوربانیەکانی ئێران قەرزاربارتانین. ئەگەر کچان و کوڕانی گەنج گوێیان لە دەنمە بۆ خێزان و مناڵەکان سەیری پاڵپشتی ئێرانیەکانی تاراوگە بکەن لەگەڵ ئێوەدان و ئێوە تەنهانین. لەم شوێنەوە لە کۆنگرسی ئەمریکا لەگەڵتانین. سکاڵا دەنێرینە لای حکوومەتەکەمان و دڵتان دەگەیەنین. دەمەوێت ئاگایی بدەم بە سەرکردەکانی ئێران کە دژی یۆکراینن. هەرچەندە درۆن بدەنە رووسیا لە کۆتاییدا هەردوولاتان دۆڕاون. لە کاتێکدا زەبروزەنجی ڕژێمی ئێران لە ناوخۆدا هەوڵی کبکردنی خۆپیشاندانەکان تا دێ زیاترە. بەڵام ئەو داخوازیەی زۆرینەی کۆنگرێسیش لە ئیدارەی بایدن کە داوای ڕوانگەیەکی نوێیان کردووە سەبارەت بە سیاسەتی ئێران بەلە بەرچاوگرتنی بەردەوامی ناڕزایەتەکان. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.